دوای کۆچی دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ مسلمانان بەویستی ئازادی خۆیان خەلیفەیەک هەڵببژێرن تا شریعەتی خۆیان لەسەر بچەسپێن ڕێبەرێتیان بکە بۆ بڵاوکردنەوەی بانگەوازی خوای حکومکردنی دەوڵەت و ئومەتەکە واتە ئیدارەی دەوڵەتەکە و ئاراستەکردنی ئومەتەکە ئەبێ بگرێتە ئەستۆ بەو شێوازەش بیکا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کردوێت مسلمانان بەرپرسن کە جۆڕایەڵی و ملکەچی بۆ دەرببڕن مادام بە قورئان و سونەتەوە پابەند بێ کە خەلیفە دیاریە کرد ئاوا خەلیفەکە پێشەوەی بێ بە خەلیفە پێشەوەی بەیعەتی بدرێتێ ئەو بەیعەتی بە ئومەتەکە داوە کە ئەگەر بوو بە کاربەدەستی باڵای دەوڵەت بانگەوازەکە ئەگرێتە بەر یەکێتی مسلمانانە پارێزێ جیهادەکەش بەرپاکە بە شەریعەتی خوای پەروەردگاریش حکومەکە لە هیچ حاڵەتێکە نابێ مسلمانان بێ خەلیفە بن ئەسڵ ئاوایە هەبوونی خەلیفە هەبوونی ڕەمزی یەکێتی ئومەت و هێز و پێزیانە بۆیە یەکێک لە مەرجەکانی کەرزۆن کە درا بەسەر مستەفا کەمالە لە مؤتەمەری لۆزان وتیان ئەوەیە کە ئەبێ ناوی خلافەت نەمێنێ وەو کاتەش کە سوڵتان عەبدولعەزیز بوو کە هەر دانرابوو کە ڕەمزێ دانرابووتیان ئەبێ لە تورکیا بکرێتە دەرەوە نەشیان هەش بچێ بۆ حەج بە قیتار ناردیان بۆ سویسرا خۆی و حاشێ و دەوروبەرەکەی لەبەرەوەی ئینگلیز حەریص بوو لەسەر ئەوەی وڵاتانی ئەوروپی حەریص بوون لەسەر ئەوەی کە وشەی خلافەتەکە لە مێشکی مسلمانان بسڕێت و چکە مسلمانانی هەموو جیهان هەستیان پێ کرد کە سەری ئومەتەکە لێرێ ڕەمزی وەحدەتی ئومەتەکە لێرێ وەحدەتی سیاسی بۆیە ئەبێ ئینسانی مسلمان هەست بەم یەکبوونەی ئومەتەکەی بکە بەم یەکبوونە بە یەکبوونی عەقیدە و یەکێتی خواپەرستی و یەکێتی قیەم و کولتور و ڕەوشت و ڕەفتار و یەکێتی مێژوەکەی و یەکێتی زمانی و یەکێتی دیدوڕێ و هەست و هۆش و یەکێتی دەستور و یاساکەی یەکێتی سەرکردایەتی و ڕێبەرەکەی ئەبە و شێوەیە ئومەتی ئیسلام بەهێزە بێ ئاوا ئەوانش کە ئێستا محارەبەی ئەم مسلمانان ناکەن بەم شێوەیە هەست پێەکەن کە لەناو ئەم هەموو جیهانەیە ئێستا خەڵکانە گەڕاونەتەوە بۆ یەکبوونی ئومەتەکە بۆ ئینتیمای ئومەتەکە و هەوڵی ژەدەن کە دەسەڵاتێکی سیاسی هەبێت کە هەمویان کۆکاتەوە لە دارالئیسلامێکە و شەریعەتی ئیسلامیان بەسەرا بچەسپێن